خوای پەروەردگار فەرمووی خۆشیەکانی ژیانی دنیا کەمن. ئەی محەممەد صلی الله عليه وسلم بە ئومەتەکەت بڵێ بە شوێن کەوتوانت خۆشیەکانی ژیانی دنیا زۆر 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 کەمن لە چاو خۆشیەکانی قیامەت. بەڵام خۆشی قیامەتیش بۆ چێیە؟ خۆشی قیامەت بۆ ئەو کەسەیە لیمانی تەقا کە لەم ژیانی دنیادا حیسابی بۆ خوای پەروەردگار کردبێ، حیسابی بۆ حەڵاڵ و حرامەکەی خوا کردبێ، حیسابی بۆ سنوورەکانی خوای پەروەردگار کردبێ، سنووری خۆی زانی بێ، سنووری خەڵکی نەشێلا بێ و پێشێل نەکردبێ. خوای پەروەردگار فەرمووی بڵێ خۆشیەکانی ژیانی دنیا زۆر زۆر کەمن. بەڵام خوا نەیفەرموو قل مەتاع الدنیا خەبیث، خوا نەیفەرموو بڵێ قل مەتاع الدنیا حەرام. ئەی محەممەد صلی الله عليه وسلم بە ئومەتەکەت بڵێ بەڕاستی خۆشیەکانی ژیانی دنیا پیسن. نەیفەرموو ئەی محەممەد صلی الله عليه وسلم بە ئومەتەکەت بڵێ خۆشیەکانی ژیانی دنیا حرامن. بەخوا خوای پەروەردگار وای نەفەرمووە، نەخێر، فەرمووی بڵێ زۆر زۆر کەمن لە چاو چیدا؟ لە چاو ژیانی نەبڕاوەی بەهەشتا. خوای پەروەردگار نەیفەرموو حرامن لەسەر ئومەتەکەت. ئەوەتانە خۆشی ژیانی دنیا پێویستە ئینسان دوعای بۆ بکا و هەوڵی بۆ بدا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی من سعادة المرأة، لە خۆشی ژیانی مرۆڤە المرأة الصالحة، هاوسەری باش، المەسکەن الواسع، خانوویەکی گونجاو لەگەڵ خاو و خێزان و ماڵ و میوان و داهاتتدا، المەرکەب الهەنیء، سوارڕۆیەک ئەگە وڵاخی ئەسپی و ماینی جاران بوو بێ، یاخود المەرکەب الهەنیء ئۆتۆمبیلی ئەم سەردەمە بێ کە ئۆتۆمبیلێکی نەرم و بەرز و خۆش و بێکێشە و گرفت بێ و داشقەنە بێ. ئەمانە خۆشیەکانی ژیانی دنیان. پەروەردگار نەیفەرمووە بە ئومەتەکەت بڵێ خۆشیەکانی ژیانی دنیا پیسن و نەتانەوێ. نەوەڵا خۆشیەکانی ژیانی دنیامان دەوێ، بەڵام لە چاو قیامەتە ئەمانە زۆر زۆر کەمن. ژیر و عاقڵیش لە نێوان چاک و چاکتر، لە نێوان کەم و زۆرترین، لە نێوان خۆشی کاتی و خۆشی هەمیشەیی بە دڵنیاییەوە چاکترەکە و زۆرترەکە و هەمیشەییەکە هەڵدەبژێرێ. کەواتە مرۆڤی ئیماندار با نەخوێندەوار بێ، با زۆنکۆی نەبینی بێ، با شاری نەبینی بێ، با هیچ وڵاتێک نەگەڕا بێ، با دەستقڵی شاو بێ، با کەسێکی شڕۆڵ بێ، با کەسێکی کزۆڵ بێ، بەخوا زۆر زۆر فەیلسوفە و زۆر زۆر عاقڵە کە دایمە چاوی لەسەر قیامەتە. چونکە ئەو کەسێک کە دایمە قیامەتی لە بیرە، ئەوە لە بینی چاکی دنیا و چاکترینی قیامەتە چاکترینەکەی پێ گونجاوترە و هەوڵی بۆ دەدا. لە چاو ئەم خۆشیە کەمەی دنیادا و ئەو زۆریە نەبڕاوەی قیامەتا کە بەهەشتا، بەخوا دەڵێ ئەمەی دنیا زۆر جار پاڵ پێوە دەنێ مەگە حەقی خۆم نەبوو نامەوێ، وەی خۆشیە هەتا هەتاییەکەی بەهەشتم لەدەست نەچێ. ئینسانی عاقڵ و ژیر خۆشیێکی کاتی فەزڵ نادا بەسەر خۆشی هەمیشەییدا. بۆیە هەموو ئینسانێکی ئیماندار عاقڵ و ژیرە، فەیلسوفە، پیتۆڵە، زانایە، دانایە.